زۆری ماوە چونکە کوردی ئێمە زۆر ساویلکە دەستی بەم سیاسەتە کردووە. یەکەم پێی وایە پارتی وێچێتی بەدیلیان نییە لە بەرکاکە بەوان ڕازی بین لە بەرەو نووری مالیکی دێ جێشی تورکی دە جێشی پاسدار دێوە حاصل ئێستا پێم ناڵێ ئێران دەستی لە بینەقاقای چێتانانیە لە سلێمانی دە لە سلێمانی چێ پیاوە مەقالێ بنووسێ لەسەر تەشەیع لەسەر ئێران بە ناوی ڕسمی خۆیەوە ئەوێرن دەبەخوا قەسەم لە سنە نووسن لە جوارڕۆی نووسن لە سەقزەی نووسن بەس لای تۆ ناوێرن بینووسن لەمە زیاترە کێتە بەردەستی چی ئێران لە هەموو لایەکە محاصرە بەڵام بەس لە سلێمانی و $1 ملیار وەرەگرێ مانگانە ئەمە جگە لە مخابراتی و ئەمنیەتی و جاسووسی و مراقبەکردنی خەڵکی تر و خەڵکی نەک هەر ئەودی و ڕۆژهەڵات خەڵکی ڕۆژهڵاتی پوکانەوە بەوەی پارتی وێچێتی 20 ملیۆن کورد 10 ملیۆن کورد نابنوە ساحەبی هیچ شتێ سەبەبەکەی چییە خەنجەری غەدری پارتی وێچێتیە لە پشتیانە ئەژینە خوانش کوردن بە شەرەفن جوامێرن ئازان ئەوانش خەباتەکەن ئەقلیان بە شتەشکی ئەقلیان بە مەزلومەتی خۆیانشکی بەڵام خەنجەرە غەدرەکە پارتی وێچێتی لە پشتی چەقاندون